والله خۆشەویستان ئێمە بەردەوام ئەبین و ئەچینە لای تەوەرێکی دیکەمان کۆلێژی ئەندازیاری سلێمانی یەکەمە لەسەر ئاستی عێراق و ئەمەش لە ڕانکی کۆلێژی ئەندازیاری لە ACI Student Chapter یەکەمە لە عێراقدا و وەروە ئەمڕۆ ئەمانەوێت باس لە گرنگی کۆلێژی سلێمانی بکەین لەوەی کە بە خۆشحاڵی و کە ئێستا توانیوێتی پلەی یەکەم بەدەست بهێنێت لەسەر ئاستی عێراق و لە ناوخۆی هەرێمی کوردستانیش چ ئەمانەوێت گفتوگوی زیاتر بکەین لەسەر تەوەرەکەمان بە میوانداری زۆر بەڕێز پرۆفیسۆری یاریدەدە دکتۆر ئەحمەد ساڵح مامۆستا لە کۆلێژی ئەندازیاری پەشی شارستانی لە زانکۆی سلێمانی. سڵاو لێبێت بەخێر بێ دکتۆر. سپاس ئێوەشەکەم سڵاو لێوەش. سەرتا پیرۆزباییتان لێ ئەکەین لەبەر ئێمە هەمیشە ئاڵێن لەوەی کە زانکۆی سلێمانی زانکۆی دایکە و لەگەڵ ئەوەشە کۆلێژەکانی کە نێوە زانکۆیەشە هەیە گرنگێکی زۆری پێدراوە کە ئێستا وردەبینین کە ساڵانە لە ڕەنگە جیهانیەکاندا پلەکانی پێشەوە بەدەستەهێنێت. بەڵێ منیش سپاسی بەڕێستانەکەم سپاسی دڵسۆزی بەڕێستانەکەم کە هایلایتی ئەو مەوزوعە گرنگتان کرد و پیرۆزبایی لە هەر فەردێکی کوردستانەکەم و بە تایبەتی شاری سلێمانی کە سلمانی شاری ڕۆشنبیری ئەبێ زانکۆکەشی لە زمنی ڕەنکی جیهانی بێ. لەخوا بە زیاد بگەشتین بەو ئەنجامە ئەوە ئێستا بێ جوهدمان زیاتر بکەین لە هەموو لایەکەوە نەک لەو ئاستر بمێنینەوە بەڵکو ساڵانی داهاتوو زیاتر بکەوینە پێش. ئینشەڵڵا کەوا بێت. کەواتە دکتۆر دەتوانین بڵێن کە سەرکەکەی ئێوە قورستر بووە لە مەودووە. بەڵێ هەموو جار شتێکم هەیە بە خوێندکارەکان ئەڵێم گەیشتنی بەرهەمێک احتیمالە ئاسان بێ بەڵام ئەبێ احتیفاسی پێ بکەی احتیفاسکردنەکەی لەسەر ئەو بەرهەمە ئەوە بەڕاستی جوودی زۆریەوێ جودی وەزارەتی خوێندنی باڵایەوێ جودی سەرۆکاتی ئەنجومەنی وەزیرانی ئەوێ بۆ ئەوەی کە هاوکاری جامیعەی سلێمانی و کۆلێجی ئەندازیاری بێ بۆ ساڵی داهاتوو بزانێ نقصانەکانی چییە پێداویستەکانی چییە هەتاکو نەوەکو ئەم ساڵ 600 بۆ 800 جیهانمان هێنا ساڵێکی کە ئەبێ 400 بۆ 600 جیهان بێنین ساڵی دوایەوە ئاها ساڵ بە ساڵ پێشکەوین چونکە ناشرین نەبێ جوان نابێ بۆ ئێمە ساڵێک کە لە ناو ڕەنگەیە دەرمانکەنە دەرەوە هەڵبەتە ئێمە نقصانیمان هەیە ئەو پێداویستیانە ئەبێ ئەنجومەنی وەزیران و وەزارەتی خوێندنی باڵا بێتە سەرخەت سێر بکە بزانە چی لە کۆلێجی ئەندازیاری و زانکۆی سلێمانی هەیە نقصانیەکان بتوانین ئەو نقصانیانە چارەسەر بکەین و زانکۆکانی کەش وەکو دوهۆک و سەلاحەدین تەشجیع بکرێن پاڵپش بکرێن سەپۆرت بکرێن هەر وەکو زانکۆی سلێمانی بێنە ناو ئەو ڕەنگی جیهانیەوە. ئینشەڵڵا کە بەردەوامی ئەبێت ئەم سەرکەوتنەی هەم زانکۆی سلێمانی هەم زانکۆکانی دیکەی هەرێمی کوردستان و کوردستان بەگشتی. دکتۆر کاتە باسی کەمکوڕیەکانەکەین بێگومان بۆ یەکە بزانین چیتان بۆ چارەسەر بکەن بەڵام پێش ئەو بابینە سەر ئەم دەستکەوتە گرنگە کە کۆلێژی ئەندازیاری زانکۆی سلێمانی توانیوێتی لە ئاستی عێراق یەکەم بێ لە ئاستی جیهان نایاب بێ ئەمەمان پێ بڵێ دکتۆر ئەم دەستکەوتە چییە؟ زۆر خۆشە کە تۆ بگەڕێتەوە سەر داتابیسەکە بزانیت چۆنیان حیساب کردووە بەڕاستی عنی جێی شانازیە شەوان خەومان لێ ناکەوێت لە خۆشییا و شادی کە بزانین ئێمە چەند وەختە بەهۆی ئەم قەیران و ناخۆشیە و ئەم ئاست تەسکیە وەکوڵێ لە کوردستانی ئێمەیە سێرەکەی مجموعەیە قەیران هەیە مجموعەیە ناخۆشی و زانکۆکەشت پێشکەوێ و ئەمە سێڕەنکی جیهانیە سێڕەنکی جیهانی معتەرفە خۆی شانگهای هەیە QS هەیە لەگەڵ Times Higher Education هەیە Times Higher Education ئەم زانکۆ ئەم ڕەنکانە هەڵ ئەسن ساڵانە بە ئەپدێتکردنی زانکۆکانی جیهان ئەو زانکۆیانی کە پێشکەوتنیان هەبێت لە بواری تۆژینەوەی زانستیە ئەیان خەنە ناو لستەکەەوە بێ ئەوەی تۆ ئەپلای بکەی بۆ ئێوەی تۆ بڵێ من ئەوە فۆرمێکە تەقدیمی یەکەم و ئۆنلاینی یاخود هەر شتێکە مەسج بۆ دێ ئەڵێ زانکۆکەی تۆ هاتە ئەوێ بەهۆی 1 2 3 4 خاڵەکانت بۆ دیارەکە خاڵەکانت کەوا تۆ بەقوت بۆ خلالی 4 ساڵی ڕابردوو یعنی ئەو پلانی کە دانرا لەلانی سەرۆکاتی زانکۆ ئامادەی کولێ هەندەسە ڕاگرایەتی کۆلێجی ئەندازیاری لە ساڵی 2020ەوە بوو هەتاکو ساڵی 2024 ئێستا ئەم ڕەنکەمان ئێمە بۆ 4 ساڵی ڕابردووە 2025 تیانە جارێ سێرکەی جامیعەیەک وەک جامیعەی نمونەیەک پێڵم جامیعەی تەکنۆلۆژی لە بەغا 16 بەشی ئەندازیاری هەیە زانکۆی بەغا خۆی 12 بەشی ئەندازیاری هەیە زانکۆی بەسڕا 8 بەشی ئەندازیاری هەیە ئێمە لە زانکۆی سلێمانی 4 بەشی ئەندازیاریمان هەیە ئەوە پێنجەمی تازە دروست بووە تۆ تەسەور بکە ئێستا ئەو زانکۆیانە هیچیان لە ناو ڕەنکی جیهانیان نین بەڵکو زانکۆی سلێمانی بەو 4 فەرعی کە هەیەی لە کۆلێجی ئەندازیاری چۆتە ناو ڕەنکی جیهانی Times Higher Education پێت بڵێ تۆ
تۆ تەسەسولت لە 600ەوە بۆ 800 جیهانە کەواتە ئێمە خوێندکارەکانمان سبەینە کە تەخەڕوجەکە لە کۆلێجی ئەندازیاری ئەچێ ئەتوانی ئەپلایکە بۆ ماستەر بۆ PhD لە هەرچ زانکۆیەکی معتەرەفی عالم بێ ئەوەی ڕی ئیڤالوێشن بکرێتەوە ئەو خاڵە زۆر گرنگە ئێمە کە ڕۆشتین بۆ ئەمریکا ئیعادی تەقیم کراینەوە ئیعادەی ئیڤالوێشن کراینەوە بزانین ئاستەکەمان ئەو دەرەجەیە هێنێ کەوا بخوێنین و بەڵکو چونکە بۆ جامعەکەمان ئێمە لەو ڕەنکەیان نەبوو ئەو کاتە کە ڕۆشتین بۆ ئەمریکا بەڵام ئێستا خوێندکارانی زانکۆی سلێمانی کە ئەڕوا سبەینێ ئەپلایەکە بۆ ماسەر بۆ PhD یەکسەر سێری ڕەنکەکەیەکەن لە زمنی 600 بۆ 800 یاخود با بڵین لە ژێر هەزارەوەیە لە ژێر هەزار دائیمەن معتەرەفە ئەوە های ڕەنگ کواڵیتیە ئەوە خاڵی یەکەم خاڵی دومیش ئیتر لەمە دووە تەلەبەکانمان ئێمە نابێ بچنە دەرەوە و بچنە شوێنی جامعی لاواز لە دەوروبەری کوردستان کۆمەڵێ پارە سەرفەکەن و کۆمەڵێ قورسایی کۆمەڵایەتی دێتە سەرشانیان و سێرەکەی ئەگەڕێتەوە تەسەسولی جامعەکە لەوێ 3000 ئەی تۆ بۆ لە جامعەکەی ئێرە ناخوێنی ماستەرەکەت کە تەسەسولی 1200 و کۆلێجی ئەندازیارەکەت لە 600ەوە بۆ 800 جیهانە کەواتە ئەکرێ بڵێن ئەم جارە کاتێک کە خوێندکارێکمانەیە لە هەرێمی کوردستان بڕوانامە بەدەستەهێنێ جارە نەوێژە بەم بڕوانامەکەش بەدەست بێنم خۆ کە ئەتەوێت تەقدیمی بکەی بۆ ماستەر یاخۆ بۆ دکتۆرە ئەوە نەمەرجی هەیە هەندێک جا وەریش ناگیرێت لە دەرەوە یاخود لە هەندێک شوێنەکان ئەم جارە چانسیان زیاترە و لە خوێندنەکەیانە گۆڕانکاری بەسەردادێت لە بەروی کێسە ڕانکەکەی هاتوۆتە پێشەوە لە 600 بۆ 800 ئەتوانین بڵێ ستانداردەکەشی بکرێت با ستانداردە جیهانی هەروەک بەڕێستان سمعتی ئەو دەستگایی کەوا ئیشتان تایە کردو سمعتی بەرزە بینی ئەتوانی ئەپلای کرد بۆ جۆب بۆ هەر لایەکی کە بە شێوەیەکی کە تەقییمی جەناب دەکرێت ئەم تەلەبانەی ئێمە کە ئەچوون سبینێ بۆ پێش ئەم ڕەنکە کۆمەڵێ هینیان خستە سەرشانیان کۆرسی ئیڤافی پێوترە strengthening courses باعتبار تۆ جامعەکەی تۆ لاواز بووە کە هاتووی ئێمە بەرزە ئاستمان لەبەرەوە ئەم کۆرسانە ئەبێ وەرگریت کۆرسەکە وەرەگیرا کۆمەڵێ پارەی ئیزافی هاتە سەرشانی تەلەبەکە لە خلالی ئەلەو ماوەکەش و لێرەش باری کۆمەڵایەتیە زۆرە بوو ئێستا ئەوە نەما یەکسەر لە University of Slemania College of Engineering تۆ ئەتوانی ئەپلایکەی بۆ چونکە ئێستا گرێبەستیشمان هەیە ئەوە خاڵێکی زۆر گرنگە من کەوتمە پێش پرسیارەکەی جەنابتان وەکۆڵێ لە ناو دڵمەوە شتێ حەزەکەم بە جەنابتانی بگێنم بە دڵسۆزی بەڕێستان یەکێ لەوانە ئێمە کۆلێجی ئەندازیاری لە ڕێگەی ئامادەی کولێ ئەندازیارە و ڕاگری کۆلێج گرێبەستی جیهانی هەیە لەگەڵ مەجموعەیەک زانکۆی جیهان لە ئەڵمانیا لە ئەمریکا لە پورتوگال لە بریتانیا بۆ ئەوەی کە تەلەبەکانمان بخوێنێ سبەینێ لە دوای ساڵی دووەمی کۆلێجی ئەو تەلەبێ یەکسەر ئەتوانێت لەوێ لەو زانکۆ جیهانیە بخوێنێ لە چه ئاستە دکتۆر بۆ نمونە ماستەر بە کالێروس نا بە کالۆریۆس و ماستەر و PhD یعنی هەرسێ لیڤڵەکەی ئێمە ئاخرەوە ئەوە پشتی زیاتر بەرز کردین یەکێ لە خاڵەکانی ئیڤالوێشنی ئەم ڕەنکە ئەڵێ تا چەند ئینتەرناشنال ئاوتلوکی هەیە ئەم ئێمە ئەو ئینتەرناشنال ئاوتلوکە بە دەستخۆشیەوە 4 ساڵە ئەو بەڕێز ڕاگەر ئیشی تیاکە ئەو گرێبەستانی هەیە ئەو MOU-وانی هەیە لەگەڵ زانکۆیانە Memorandum of Understanding ئێستا تەلەبەکانمان ئەو ساڵی دووەمەوە بۆی هەیە بچێ لە ئەڵمانیا لە ئەمریکا و لە پورتوگال و لە بریتانیا بخوێنێ پەرە بە خوێندنەکەی بە هەم بە کەلۆرەسەکەی تاوکە و هەم دوایەوەش ماستەر و PhD دایرەکتلی وەرگێ لەو ئەمە خاڵێکی زۆ گرنگ بوو لە کۆلێجی ئەندازیاری زانکۆی سلێمانی ڕوویدا بەڕاست لە خودی کۆلێژی ئەندازیاری لە زانکۆی سلێمانی تا چه زانکۆی سلێمانی تا چه ئاستێکی خوێندنی هەیە دکتۆر ماستەر و PhD هەیە بەڵێ ئەگەر خزمەتی بەڕێستان بکەم ئەو لیڤڵانەتان بەمێکەوە چۆن تەقیم کرا کۆلێجی ئەندازیاری کە منەڵم کۆلێجی ئەندازیاری زانکۆی سلێمانی ئەو بەرهەموشتانی لەگەڵ کۆلێجەکانی کە ئەگەڕێتەوە سەر ئاستی زانکۆی سلێمانی ئیندایرەکتلی وەکۆڵێ 30% تۆژینەوەی زانستیە 30% ئەو تۆژینەوانەیان تا چەندێک کاریگەر بووە لە جیهان ئەوە زۆ گرنگە 30% کەی ئەوە بوو بنەوەت بۆچیە پێوترێت تیچینگ کواڵیتی مامۆستاکانیان ئاستی مامۆستاکانیان بۆ دەرزوتنەوە ئەمە 90% تۆ تەواو کرد تۆ ئەگەر ئەم سیانە زەمان بکەی 90% هەیە
اینجا حەوت لە سەتی حەوت و نیو لە سەتی ئەوەیە تۆ پێوتێ international outlook ئەوەیە واوگرێ بەسانی کەوا باسم کرد لەگەڵ زانکۆکانی جیهانە 2.5 لە سەتی ئەم زانکۆیە تا چەندێ بەرهەمی هێناوە لە کۆمپانیەکانی دەرەوە بۆ ناو زانکۆ فأما حمود هذا في دل سطي لسه برهم وكوتشي هين يعني مادة بارا يعني مثلا بو نمونة إما مكتبي راوشكاري من هي بو بروجكاني دروا أو برا باريك دي بو يويك ديزاين تشيك ديزاين كري كواليتي إيشكان كري أما إيش كلوانا ريسيرش سنتر من هي تستكين احتمال نسبة بارا ورجيري لا خنكاري دروي زانكو سليماني أو كاتا أمانش حموي بيو وتري outcome أو outcome كوادي بناو زانكو أو دوني ولا سطل لرنك كيا خوش بختانا كوليجي اندازاري زانكو سليماني لو نود لسطك هشتاوي شي هي هشتاويك لا ريسيرش لا أو ريسيرشاني تاچني كاريگر بو 25,000 جار توجينەوەکانی کۆلێجی ئەندازیاری زانکۆی سلێمانی ئاماژە پێکراوە خلالی 4 ساڵی ڕابردوو لە جیهان 25,000 جار بەکار هاتووە بۆیە پێوتێ کاریگەر بەکار هاتووە یعنی سەر چی لەسەر کراوەکو سەرچاوە بەکار هاتووە تەواوە قسەیتەوە ئەو قسەی تۆ تەواو زۆر باش دکتۆر جا ئێستا من پرسیارەکەمە چەند زۆر زانیاری باشدا دەستەکانە خۆش بێ بەڵام ئەم وەڵامی بە پرسیارەشم دەست بکەوێ بۆ نمونە کەسێک لە زانکۆی سلێمانی تا چ ئاستێک لە کۆلێژی ئەندازیاری ئەتوانێت بخوێنە بۆ نمونە بە تەمای پێشتری ئەتوانێت لای ئێوە بخوێنە ئێمە بەکەلۆرەسەوەکیت هەیە لەوینە دوبلۆمی باڵامان هەیە دوبلۆمی باڵا بۆ تەلەبانی کە دێن دەرجەکانیان هاوکار نابێ بۆ یەکسەر بچن بۆ ماستەر دوبلۆمی باڵایان پێ خوێنین هەتاکو ڕێژەیەک لەو دەرەجەی دوبلۆمی باڵایان داخلی ماستر نامەکەیان بکەین دوا ڕۆژ کە تەقدیمەکەن بۆ ماستەر تەلەبەیمان هەیە بۆ ماستەر بۆ دکتۆرا ساڵانە هەر وەجبێ کە ئێمە وەرەگرین 40 بۆ 50 تەلەبە دکتۆرا و ماجستێر وەرەگرین ئەوە وای کردووە یەکێ لە خاڵە گرنگەکانە ئەم تەلەبانە کە دێن بۆ ئێمە ئیجباریان ئەکەین بەلایەنی کەمەوە 3-4 تۆژینەوەی زانستی ئاسبەرس کاریگەر لە جیهان نەشرکەن اینجا ئێمە ئەیانخینە ناو مناقەشەوە اینجا ئاڵێنەوە شاهدەکانتانە ئەوە وای لێکردین خلالی ئەم 4 ساڵە بەرهەمێکی زۆر کۆکەینەوە ئەوە تایمز هایر ئێجوکیشن ئاماژەی پێکردووە وتێتی تۆ ئەوە نەتان نەشر کردووە ئێمە خلالی 4 ساڵی ڕابردوو خانم بە ئەزمە و بە ناخۆشی و ئاخە تۆ تۆژینەوەی زانستی کە نەشرەکرێ بە ئاسان نییە ئەو کۆمەڵی پارە دێتە سەرشانی ئەو مامۆسایە بێ مەعاشیە هەر مامۆسایەک تۆژینەوەکە بەلایەنی کەمەوە ڕۆژانە ئەبێت 10 ساعت دانیشە لەسەر لاپتۆپ لەسەر ئیش متابعی خوێنکارەکانی کە لە مختبەر لە لابەکانە فئەمە کاریشی ئاسان نییە خلالی 4 ساڵی ڕابردوو کۆلێجی ئەندازیاری زانکۆی سلەیمانی 476 تۆژینەوەی ئاسبەستی زانستی ئەین کردووە بە کۆی گشتی تۆژینەوەکانی 1000 تەسەوەڕ بکە خانم ئەم ڕقەمانە ئاسان نییە بە دەم بوترێ ینی تۆ ئێستا من 1000 پەیپەر ئێمێ لەسەرەوە مێزە بۆ میڕێخە تۆ خلالی 4 ساڵ ئەو بەرهەمە باشەت هەیە ئایا زانکۆیەک خلالی لە ناو شارێکی ئاوهاو بەو شێوەیە و بەو قەیرانانە و بەو ناخۆشیانی کەوا سەرۆکی زانکۆ و جێگەری سەرۆکی زانکۆ تووشیان ئەبێ بەهۆی دارایی تۆ زانکۆکەت 1000 تۆژینەوەی جیهانی نەشرکە و هەزارەکەش 25,000 جار ئاماژەی پێکرابێت لە دەرەوە بەکاری هێنرابێ لە جیهان خۆشە باشە ئاماژەت بۆ کردکەوەی لە سەتاسی بۆ پلێ ئەم ڕانکینگە لەسەرەوە بۆ لەسەر توێژینەوەکان و جابەڕێزت هەر پێشش میوانداریمان کردووی لە پرۆگرامی ڕۆژێکی نوێیەوەی کە خاوەنی چەندین توێژینەوەی خاوەنی ئەو توێژینەوەی لەوەی کە زۆرترین گەڕانی هەبووە لە جیهاندا نەک تەنها لە عێراق و لە هەرێمی کوردستاندا کەواتە تا چەند ئەکرێ لەوەی کە خوێندکارەکانیش بە تایبەتی کەسە ناوەندێکی لێکۆڵینەوە هەیە لە زانکۆی سلێمانی گرنگی بە توێژینەوەکان بدرێت و توێژینەوەکان لە ئاستە جیهانیەکان نابنون لەو ئاستەیە بنەوەی کا بتوانێت لە هەرێمی کوردستانیشا سوود لەو توێژینەوانە وەربگیرێت بەڵێ من خۆم بە خوێندکارە زانم هەتا ڕۆژەی کە خوای گەورە تەمەنەکەمان لە وەرەگرێ لەو 24,000 لەو 25,000 جارە 11,000 جاری هی منە
هی تۆژینەوەکانی منە کە بەکار هاتووە لە جیهانە هی خلالی ئەم 4 ساڵی ڕابردوو 11,000 جار بەکار بێ زۆر خۆشە وەزارەتی خوێندنی باڵا وەزارەتە پەیوەندی دارەکان ئەنجومەنی وەزیران بێ بڵێ کە ئەحمەد وەرە کاکی منەوە تۆ من 11,000 جار تۆ بەکار هاتووە با من 2-3 جارێ بەکار بێنم لە کوردستانە ئێمە هەمومان ڤەڵەنتیر ئیشەکەین باوەڕتە بێ تەلەبەکانمان پارەی تێستیانیە پارەی فەحسیانیە لە جیرفانی خۆیان دەن مامۆساکان هاوکاریەکەن یعنی من ڕقەمێکە دەم هیوادارم ئەو ڕقەمە فیکس نەبێ بەسەرما ئەو زانکۆی کۆلێجی ئەندازیاری زانکۆی سلەیمانی ئێستا نەفریەکەی ملیۆنی دینارە یعنی تۆ تەسەوەر کە کۆلێجێ بەو ئاسبەرزە بەو هەموو توێژینەوەی زانستیە تۆ نەفرەکەی ملیۆنێکی بۆ دابینکەی ئایا ئەو ملیۆنەکە بە چی بیا بە وەرەقا بیا بە پرنتەر بیا بە ئەمانە فەم ڕقەمە ملیۆنە دینار بۆ توێژنەوە هەمووشی نەفریە ناوێنە نەفریە ئیتر تۆی دەی بەچی بیە ئەوکە یعنی سێرەکەی سەرۆکاتی زانکۆ هەموو دڵی کراوەتەوە و هەموو هاوکاریەک تەکا و معنەویەن لەگەڵمانان سەرۆکی زانکۆ جێگرەکەی بەڵام معنەویەنش زۆر شت دەست نادا خۆ بێ مادیێنش لە پاڵپش بێت هەم توێژینەوانە هەر توێژینەوەیکی تقریبا حدودی $1,000 تەکلیفەکە بۆ سەرشانی توێژەر ئەبێ لەمە دووە پلانەکەمان ئەوە نەبێ ئێمە لە 600 بۆ 800 وەسابێتین ئەبێ ئێستا پلانی ساڵی داهاتوومان کە تایمز هایر ئەجوکیشن ئێهێنێتەوە پێمان بڵێ زانکۆی سلێمانی کۆلێجی ئەندازیاری بۆتە 400 لە 600 لە جیهان ئەماش بە خۆڕای نایە تۆژینەوەکان لەخوا بەزیاد بێ لە کۆلێجی ئەندازیاری ئەم ڕەنکانە ئەو سی لە سەتەی کە خانم ئێستا باسی کرد لێرە پێوترێ تۆژینەوەی کاریگەر پێ ناوترێ بەس تۆژینەوە active research یعنی تۆ کێشەیەک لە کۆمەڵگای جیهانی هەل کردووە وەکو بۆ نمونە environmental کەم ئاوی ئەمە جیهانیە nano material developing nano material لەسەر چیمەنتۆیەکی تایبەت سمارت بوو بەڵێ مۆنیتەرینگ ئەم بینایە من بۆ مراقبە بکەم و وەرەقەی سەحە و بەمێ هی ئەم بینایە تەمەنی چەندێک ماوە شەکرەکەی چۆنە زەختی چۆنە هاواکو باسێکین ئەمانە هەمووی پێوترێ کاریگەر ئێمە لەوانە ئیشەکەین کۆنکریتێکمان دۆزیوەتەوە تەلەبەیەکی دکتۆرامان ئێستا مامۆستایە لە کۆلێجی ئەندازیاری ئەو تەلەبەیەمان تۆژینەوەی جیهانی نەشر کرد لەسەر چی کۆنکریتێک بێچی منتۆ at all nothing no cement at all یعنی تۆ ئەمە بکەی ئەمانە پێوترێ کاریگەر یعنی تۆ لە جیهانە خاڵێک دکتۆرەیەکمان هەیە لە هین لەسەر کانسەر ئیشی کردو کانسەر ئۆف برێست ئۆف وومان ئەمانە ئەمە ئیشی ئەمە کا پێوترێ مشکلەی جیهانی سێرەکەی زۆربەی سایتێشنەکان بۆمان دێ زۆربەی بەکارهێنانەکە بۆمان دێ لەو بوارەیە کەواتە تۆ کۆلێجی ئەندازیاری ئەو پرۆپۆزەڵانی PhD ماستەر وەرگرتووە بۆ ئەم خوێندکارانە کاریگەر بووە کێشەیەک لە کۆمەڵگای جیهانی هەل کردووە بۆیە لەخوا بەزیابێ ئاستی زانکۆکەشت بوو بە هین شانازیە بوو بە ئاستی جیهانی شانازیە بۆ هەر تاکێک بۆ هەر کوردێک بۆ هەموو کوردستان و اینجا بۆ عێراقیش باڵێ دکتۆر مادام ئەم توێژینەوانی ئێوە توێژینەوەی کاریگەرە لەسەر ئاستی جیهانە ئایاوا بووە بۆ نمونە هیچ کارگێک لە سەر ئاستی جیهان پرۆژە نێودەوڵەتیەکان سوود وەربگرن و ئەمە ببێتە سەرچاوەیەک بۆ نمونە بۆ ئەو توێژەرە بۆی کە بتوانێت بەردەوام بێت لەسەر توێژینەوەکانی دیکەی مەبەستم لە ڕووی مادیەوەیە بەڵێ لە ڕووی مادیەوە ئێمە ئێستا هەتاکو ئێستا هیچ شتێکمان بۆ نەهاتووە بەهۆی ئەوەی کە با بڵین کوردستانمان ئێمە جارێ هێشتا لایەزال لە ناو دایرەیەکی هینایە ئێمە ئەبێ بچینە دەرەوە اینجا من ئێستا شخصی خۆم گلۆبال تالنت فیزەم هەیە بۆ ئوسترالیا هەموو شتێکیان بۆ دابین کردوم بۆ خۆم و خێزانەکەم بەزەونە بڕۆم بەڵێ گلۆبال پێوترێت گلۆبال تالنت فیزە تالنت یعنی تۆ ناوەکەی زۆر بەهرەمەندی جیهانی ناوینەوە سێ مامۆستامان هەیە لە کۆلێجی ئەندازیاری 2 لە 100 باشترینی عالەمن ئەو بۆ 5 ساڵی ڕابردوو فەم ڕقەمانە نابدۆزیتەوە ئێستا خانم ئەگەر تۆ سێری من 600 بۆ 800 پێوتی ئەیسا ئەگەر پێم بڵێ ئەحمەد لە 900 تا چێیە باوەڕتە بێ 6 جامعەی یابانی لە 900 تەسەسولی ینی لە خوار زانکۆی سلێمانیش تەسەوڕکە یعنی تۆ سێری ئەو ڕەنکە بکە جامعەی میسیسیپی جامعەی ئۆکلاهۆما ئەمان هەمووی لە ئەمریکا هەمووی بە $1 ملیۆن فەند دەکرێن ساڵانە ئەمە هەمووی لە دوای کۆلێجی ئەندازیاری زانکۆی سلێمانیە چەند جامعەیەکی بریتانی جامعاتی ئەڵمانی
فأما أبي شانازية جيجي فخرة بو أوي إيشكا أوي لوي لو زانكويا بو أوي كلا سليماني أجي ولا كردستان أجي بو أوي كتخرج شكال زانكوي سليماني كتولو عسبر زيا درزليتو بدا خواتاكو استا نقصاني من زورة نقصاني كانش أبي وزارة خوێندنی باڵا بێتە سەرخەل لەگەڵ لژنەیەکی زانستی هەیە سەر بە سەرۆکی وەزیرانە. نقصانی تەنیا لایەنی ئابووریە یا نقصانی دیکەشە چەند لایەنی ئابووری گرنگە؟ من پێتەڵێم ئێستا خانم بڕۆ بۆ لای سەرۆکی زانکۆ هەر خوێندکارێکمان ئەچێتە ژورۆ بێ ئەوەی هیمکە دەرگا کراوەتەوە بۆمان معنەویەن لەگەڵمانایە بە هەموو ئاستێک دەستخۆشیمان لێکاوی دێخۆ هەرەوەنە قابلێتەکە هێرۆنە ئەویش مۆزەفێکە لە لای وەزیر باشە وەزیرش مۆزەفێکە لە لای یەکێک سەرۆکی وەزیرانە فتۆ ئەبێ ئێستا بێ ئەم هایلایتی کە جەنابتان کردان لەم قەناتی بەڕێستان ئەبوایە لە هەموو کەناڵەکان ئەمە هایلایت بکرێت چونکە بڵێ وەرە زانکۆی سلێمانی بووە بە ئاستی جیهانی باشە ئەی وەزارەتی خوێندنی باڵا تۆ پلانەکە چییە؟ پلانەکە هەموو زانکۆکانمان بکرێ بە ئاسی جیهانی بەڵێ ئەوە پلانتە دەفەرمووەرە بۆ لامان لە خبرەکەمان ئیستیفادە بکە جەنابی وەزیر بزانە لە کۆلێجی ئەندازیاری زانکۆی سلێمانی ئێمە چیمان کردووە فهەمان پرۆگرام نەقڵکە بۆ جامیعی سەلاحەدین نەقڵیکە بۆ جامیعی سەوران بۆ جامیعی دۆک دوای ئەوەش بڵێ ئادەی وەرە ئیجبارتان دەکەم ساڵێککردنەوەکو داببەزێتە سەر سولتان ئاگدار بە حیامان دەچێت حیامان دەچێت چونکە تۆ ساڵێکی کەلا سامەحەڵە ئاهێستا زانکۆی لە زانکۆکانی عێراق ئەم ساڵ دەچوو دەرکرا لە ناو قایمەکە دەستەکان خۆش بێ ئێمە هیوای سەرکەوتنتان بۆ خوازنی وادارین هەموو ساڵێک لەوەی کە ببینین لە ڕانکە جیهانیەکانە زانکۆکانی هەرێمی کوردستان لا پێشەوەن و لە ژمارەکانی پێشەوەن زۆر سپاس بە هەوڵەماندووبوونی ئێوەش سپاس بۆ کاتی بەڕێستان زۆر سپاس. چاو